خوشحاڵە بین لە دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زانکۆی نۆلیج لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشدارە بین. طبعا توێژینەوەکەی ئێمە لەسەر مەصرفی تەظاهوری مەصرفی ئینستاگرام دەرینان تحلیل محتوای تەرکیبی صفحە شاخەی مەجازی. باش ئێمە لێرە لەم توێژینەوەیە باسی چیەکەین؟ باسی یەکێک لەو بابەتانەیەکەین کە ئەویش بەکارهێنانی طبعا هینی یەکەمی ئەوەی مەصرفی ئینستاگرام در ئیران تحلیل محتوای ترکیبی صفحەی شاخەی مەجازی بەکاربردنی ئینستاگرام لە ئێراندا تحلیل محتوایەکی ترکیبی یعنی پێکەوەی لەگەڵ چیە؟ لەگەڵ شاخەی مەجازی مەبەستمان ئەوەیە طبعا لە ئێرانە چەندی شەبەکە تۆڕە کۆمەڵایەتەکان بێڵێن دنیای مەجازی یا فەزای مەجازیەوە پێوتێتوانە. باش پرسیارە سەرێ بۆ ئێمە ئینستاگراممان هەڵبژاردووە بۆچی گرنگترین بەکارهێنەرە پیجە ڕئیسیەکانی زانکۆی بۆ ئێرانمان بەکارهێنا. یەکەم لەوەی کە بەپێی دوایین ئامار کە لە ئێراندا ئەنجام دراوە ببورن بەپێی دوایین ئامار کە لە ئێراندا ئەنجام دراوە بەکارهێنەرانی ئینستاگرام شەبەکەی تەلەگرام لە حدودی 50 ملیۆن بەردە ئاخرین تعدادا کە لە ساڵی 1400 کە کاتە 2 ساڵ پێشەوەی خۆمان نزیکەی ژمارەی 50 ملیۆن نەفەر بەکاربەری بووە. باشە دوای ئەو کە تەلەگرام هاتووە واتسەپ هاتووە بە 47 ملیۆن و 700 هەزار نەفەر دەرجەگەێت و ئینستاگرام 47 ملیۆن نەفەر لە شوێنی سێهەمی تۆڕە کۆمەڵایەتیەکاندان بووە کە بەکارهاتووە. باشە مەصرفی ڕەسانە و طبعا بەکاربردنی شەبەکە ئیجتیماعیەکان مەصرف لە دنیای علوم ئیجتیماعیە چەندین زاراوەی جیاوازیە. طبعا بە ئێمە هاتوون ئەدەبیات نەزەریاتێکمان لەسەر مەصرف بەکارهێناوە جاکین تحلیلی ترکیبیمان کردووە کە هەم تحلیل محتوای یعنی هەم کەمیە هەم کەیفیە هەم کوانتیتیە هەم کوالتیتیە. باشە خاڵێکم ئەوەیە کە ئێمە لێرە کاتێک باسی مەصرفی ڕەسانەکەین یەکەمیان هاتوین ئەدەبیات نەزەریاتێکمان لەسەر بەحسەکە تەقدیم کردووە کە مەصرف لە سەردەمی کێوە لە سەردەمی مەدرسەی فرانکفۆرتەوە دەست پێ کات کە باز لەسەرەوە کە میدیا توانای دروستکردنی کەلتوری هەیە وە کەلتور. ئەمە خاڵیە. خاڵی دووهەم ئەوەیە کە مارکۆز و جەماعەت مارکۆزە ئەوانی کە دوای جەماعەتی مەدرسەی فرانکفۆرت هاتوون ئەڵێ چی؟ ئەڵێ نەخێر میدیا وشیاری درۆزنانە دروست دەکات. ئەمەشیان لە چەندی مارکسەوە دۆکەڵای ئایدۆلۆژیاکەرێکی بە درۆزنکردنی کۆمەڵگەی وشیاری درۆزنان دروست دەکات. ئەمانە چەندیان وەرگرتووەڵێ میدیا دروستکردنی وشیارێکی درۆزنانە. لە وشەی مەصرفا دووبارەیەوە بۆ لە یەکێک لە تری لە تیۆریزەکان کەش ڤێبرێنە فێبرێن یەکێکە لە تیۆریزە گەورەکان لە ئەمریکایە ڤێبرێن باز لەسەر چیەکە باز لەسەر مەصرفی تەظاهوریەکە. ئەڵێ چی؟ ئەڵێ لە کۆمەڵگەی مۆدێرنەیە مەصرفی تەظاهوریەکە یعنی چی؟ یعنی مەصرفێک کە پێویستت نییە تۆ ئەیکەی. بۆ وایە ئەمە جلوبەرگێک کە پێویستت نەبێت بەڵام کاتە جلوبەرگێکی تازە بینم ڕۆمەی کڕم چونکە جلوبەرگە کوالیتی فەرقیە ڕەنگی فەرقیە چی فەرقیە لە کاتێکدا هەمان جلوبەر ببین. باشە دواتر زیمێلیش لەسەر ئەم بابەتە ئیتیفاقی ئەوەیە سەردەمی مۆدێرنە سەردەمی چییە؟ بەکاربردنی تەظاهوریە. یعنی چی؟ یعنی بەکاربردنێک خواستی خۆتی لەسەر نییە. ئەگەر تۆ سەر مارکۆزێک ئەڵێ خواستێکی درۆزنانەیە تۆ پێویستت پێی نییە بەڵام بەکارهێنی. باش ئینستاگرام لێرە وەزیفەی چییە؟ ئینستاگرام چییە؟ نزمیکەمە ئینستاگرام لێرە وەزیفەی چییە؟ ئینستاگرام ئێت ئەو بابەتانەی کە ڕەبتی بە بەکاربردنی کۆمەڵایەتی و کۆمەڵگەی ئێرانەوە ئەیخاتە. باش لە خستنەوە تا ئێمە هاتوین چیمان کردووە؟ هاتوین ببورن باش ئێمە هاتوین هەدەفی یەکەمان چی؟ یەکەم هەدەفی یەکەمانەوەی تەئسیر کاریگەرەکانی تۆڕە کۆمەڵاتیەکان لەسەر بەکاربەرانی ئێرانی چییە؟ خاڵی دووەم تەئسیری ئینستاگرام لەسەر زیندەگی ڕۆزمەرە دەیلی لایف. چونکە یەکێک لەو بابەتانی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری دەیلی لایفە کەلتوری ئێمەی گۆڕێ بیرکردنەوە تەسەورات و تەنانەت ئامانجەکانی ژیانی ئێمەی گۆڕیەوە. خاڵی سێهەم ئەوەیە کە پڕبەکاردەرترین تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام لە ئێرانە تحلیلی مۆزوعاتیمان بووکە بزانین ئەو بابەتانە چین کە لەناو ئینستاگرامە ئەگوزەرێ و ئەو بابەتانە چین کە بەکاربەرانی ئێرانی تێدا بەکارێنن. خاڵێکی تر ئەوەیە کە شوناسە کەسیەکان لێرە ڕۆڵە بینێ لە ئینستاگرامە. بۆ چونکە ئەوەی گێدێز باسیەکە دوو جۆر شوناسمانێ شوناسێکمانە شوناسی کۆمەڵایەتی شوناسێکمانە شوناسی وەکۆڵێ شوناسێکی واقعیە. شوناسە کۆمەڵایەتی ئەوەیە کە کۆمەڵگە پێ دەبەشێت. شوناسە واقعیەکە ئەوەیە کە لەناو واقعیەتی خۆڵە کەسایەتی خۆ دەبێت بە شوناسی واقعی.
شناسی سێهەم معنەیە کە شوناسی مەجازیە تۆڕە کۆمەڵایەتەکان بە تۆی ئەبەخشێ ئەبی بە سفر و یەک تێنگا باشە خاڵێکی تر ئەوەیە کە لێرەدا رابطەی چی رابطەی بەرەنگاربوونەوە لەگەڵ کوونشڤەرزی لەگەڵ جنسیەتە لەگەڵ مەصرفی زەمان و مەکان شتێکمان هەیە لە کاسێڵزا پێی وا بوو کاسێڵ کە دنیای مۆدێرن و گەشە ئەکات تۆڕە کۆمەڵایەتەکان لێدراوە جامعەیەکی کۆمەڵگەی تۆڕی لێرەدا لەم تۆڕە کۆمەڵایەتی کە ئینستاگرام بەشێکلی کۆمەڵگەیەکی تۆڕی دروست بووە لەم کۆمەڵگە تۆڕیدا ئاڵگۆڕزیانێرەکان ئاسان بووە بە کلیکێک هەمومان ڕێت ئەم تۆڕۆ بە کلیکێکی ژێتوانی لە تۆڕەکان بینێنەوە خاڵێ ئەگەر بچێ سەر استنتاجات باش چون بەحسەکە مشکلی بەحسەکەت باش باشە با کێشەی بەحسەکە تەقدیم بکەین ئاخر وا نابێت ئەدەبیات نەزەریمان باس کرد باش باش پرسیاری ڕئیسی چییە؟ ئایا ئەو کاریگەریانە چین کە لە ئینستاگرامدا هەیە و کاریگەری بەکاربردنی ئینستاگرام و زیندەگی ڕۆزمەرە و ئەو مۆزوعاتانی کە لەناو ئینستاگرامدا ئەگوزرێن باش وەرەوە بۆ کوێ وەرەوە بۆ ئەوەی کە بزانین ئەو شتانی کە ئێمە دەرەمانهێناون چین لەناو ئینستاگرام طبعا ئەمە پرۆگرامێک بەکارهێناوە پرۆگرامی مکس یو آی دی 2024 ئەو دکتۆر نافێ بابا سەفەری کە لەوانی کە زۆر شارەزایی لەم پرۆگرامەتە هەیە لە ڕێگەی ئەوە ئیستنتاجێکمان دەرهێناوە کە یەکەم مەصرفی ئینستاگرام و کۆمەڵێن نەماد یعنی چیانی کۆمەڵی سومبول ئەو سومبلانەی کە لەناو تۆڕە کۆمەڵایەتەکانی ئینستاگرام لە ئێران ئەگوزێرن چی خاڵی یەکەم ئەم سومبلێ لە ساڵ چەند لە سەدا 40 بەرەو ژووری خەڵک تەنها لایکێکەکە لەناو ئینستاگرام خاڵی دووهەم ئەوەیە کە احتمالەکە دڵێک بەکاربێنێت ببورن لە سەدا 2.8 احتمالەکە دڵێک بەکاربێنێت لەناو تۆڕە کۆمەڵایەتەکان باش نییە؟ احتمال تەوەلد لەدایک بوون لیبا جنوبە چکۆ مەصرف بەشێکە لە مەصرف کە بەکاربێنێت لەگەڵ مادەر دایرێک شێر تەوەلد تعزیە احتمال یارمەتی چی ئەدات مەصرفی ئینستاگرام لەسەر جنسیە زورگی تەماری جین حاڵەتی مەسەڵەن هەستی جنسی کە هەستی ئەڵێ ڕەگەزی کە لە لای بەکاربردن بێت تەماری بە مەصرفی زەمان احتمالەکە بۆ بەکاربردنی چی بێت زەمان بێت یعنی کاتێکی خۆت تایە بەسەر بەریتوانە خاڵێکی تر ئیمکان بەرای دیدەن و دیدەشدن احتمالەکە حەزبێ هاوڕێیەکی ببینی لە ناو ئینستاگرامە ئەمە یەکێکی تر بۆ لە بەکاربەرەکە خاڵێکی تر تەجربەی ئینستاگرام دەرکی مباهمی چەندگانە زیستن احتمالەکە لەسەر ئەو تێگەیشتنە جیاوازی کە لە ناوچە جیاوازەکەی خۆدا هەیە تۆ ئینستاگرام بەکاربێنی خاڵێکی تر کە هەیە لێرەدا ئەوەیە احتمالەکە کۆمەڵی خەڵکی بۆ کۆڵێ نەناز ببینی و هەندێک جاریش لە هەویەتیە کەسیەکەی خۆت دەربی کردڕۆی ناو هەویەتێکی وا مەجازی کە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەوێت لەو هەویەتە واقعی خۆت ڕاقی بڕۆی لێرە هەویەتێکی تازە بۆ خۆت دروست بێت و لێرە کەسەکان بینی خاڵێکی تر ئەوەیە کە احتمالەکە بۆ بەرەنگاربوونەوە چکە ئەدەبیاتی بەرەنگاربوونەوە لەو وڵاتانی کە وڵاتی ژێردەسن زۆرتر بەرچاو بێت احتمالەکە بەکاربەرانی بۆ جۆرێک لە تعارض بەرامبەر دەسەڵات و سوڵتەی سیاسی بەکاری بێنن خاڵێکی تر ئەوەیە کە ببورن من زۆرم ماوە باشە بامش پەمەڕ باشە یەک شتی تر لێرە کە زۆر گرنگە هاتووی چیمان کردو کۆمەڵێک بابەتمان جیا کردوتە ئەو حەوزانیان ئەو مەیدانانەی کە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام لێرانە ئیش پێگا بێ تەجربەی ئینستاگرام و ئیدراکی مباهمی چەندگانە زیستن ئێرە بابەتێکە بابەتێکی تر دیدەن و دیدەشدنەوە بۆ بینینی کەسێک بابەتێکی تر مەصرف بە زەمان یعنی بەکارهێنی زەمانە خاڵێکی تر تەمایلاتی جنسیە کە ئەوە بابەتێکە زۆر لە ئێرانە هەیە چکە وڵاتێکی سەرکوت کرد خاڵێکی تر ئەوەیە ئیمکانی نەشناسبوودن لە واتە بینینی کۆمەڵێک کەس کە تۆ نایەناسی نمودارێکمان دەرهێناوە لەم هەموو شتانەیە کە ئەمەیە بەرای دیدەشدن مەصرفی تەزاوری جنسیە زودەگەی تەمایلاتی جنسی نەشناسبوودن و گریزەویە کەواتە ئەم چواردانەیە کە بینینی کەسایەتەکانی تر مەصرف بەکاربردنی زەمان حاڵەتی ڕەگەزی و جێندەریەکان و لەگەڵ ئیمکانی ئەوەی کە تۆ بدەوێت کۆمەڵی خەڵکی در بناسیت ئەبێ بە چوار ڕەگەزی سەرەکی لەناو تۆڕی ئینستاگرامە لە ئێرانە دەبزێت ئەمە بە چوار ڕەگەزی سەرەکی ئەم تۆ بحث و نەتیجەگیری چییە؟ بحث و نەتیجەگیریەکەینە ئەوەی کە بڵین تۆڕەکانی ئینستاگرام لە ئێراندا بۆ بابەتی چی بەکارێن بۆ بابەتی وەکو بابەتێکی مەصرفی بەکارێن بۆ ئەوانە و ئەوەش وای کردووە زیاترین خەڵکی ئێران مەصرفی تەزاوری لەیان زۆر دۆرکرد بێت چونکە ئەیانێت خۆیان دەکەن بە شناسێک کە شناسێکی ناواقعی شناسێکە لە واتە شناسێکی لە تۆڕە کۆمەڵایەتی مەجازیەکان ناوترێت ساڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەیانەیە خۆیان لەو قەید و بەندەی کات و زەمانەی کە لەناو ئەفراد
ژیانی ڕۆژانە خۆیان نابێنە دەرەوە بڕۆنە ناو دنیای مەجازی لەوێ ژیانی خۆیان بگوزارن. و خاڵێکی تریش ئەوەیە کە جۆرێک لە حاڵەتی سەرمایەداری هەیە لە زیندگی مۆدێرنەیە، ئەمان لە ناو دنیای مەجازی لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەم زیندگیە فێکەش یانە کە شوناسە کەسەکانی خۆیان بگۆڕن بە شوناسێک کە کەسایەتێکی سەرمایەدار یاخود کەسایەتێکیشان بن کە جیاواز بێت لەو کەسایەتیە واقعی کە لە ناو کۆمەڵگەدا بووە. هەموو ئەمانەوا دەکات بڵین مەصرفی ئەنستەگرام لە ئێراندا بە دەرەجەی یەکەم لە چوارچێوەی 4 ڕەکیزە سەرەکیی کە پێشتر ئاماژەمان تێکرد کۆ دەبێتەوە. ئەوەش وا دەکات کە ئێستا لە ئێراندا پڕبەکاربەرترین تۆڕی کۆمەڵایەتی لە دوای تەلەگرامیش یان پێشتر تەلەگرام و ئێستا دێ بە ئینستەگرام و ئینستەگرام لەسەر بووە بەوەی کە زۆرترین بەکاربەری دەبێت. زۆر سپاس.